بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە جارێکی تر لە بەرنامەی تەندروستی هاتووینەتەوە خزمەتتان. سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. بەڕێزان سەرەتا ئەوە بڵێم کە چەند نامەیەک بەدەستمان گەیشتووە، چەند پێشنیار و پرسیارێکە کە لە بەرنامەکانی داهاتووە جواب بوو ئەو پێشنیارگەرە ئەخینە بەردەست بینەرانیش کە حتمما لە بەرنامەکانی داهاتووە ئێمە بەرنامێک تەرخانەکەین بۆ ئەو پرسیارانە، بەڵام ئەگەر بینەرێک بەرنامە پرسیاری هەیە هەر بۆ ئادرسە ئەتوانێت پەیوەندیمان لەگەڵا بگرێت. بۆ ئەم حوتومان بابەتێکمان حازر کردووە لەسەر نەخۆشی پێسی سۆریازیس کە بەداخۆ سەدەفیش ئەناسرێت، یاوەی کە لە کوردستان باشوورە بە سەدەف ئەبرگێت، بەڵام نەخۆشی سۆریازیس باوە. ئەم نەخۆشیەکی پێستیە، تقریبا لە تواو عالەمە بەربڵاوە، هۆکارەکەی سەرچاوەکەی نەناسراوە، هێشتا ناشناختەیە، بەڵام دکتۆرە پزیشکان یا ئەو کەسانێکە لەسەری تاقیقیان کردووە ئەوە بە نەخۆشیەکی ئیلتیهابیە زانن کە ڕەبتی هەیە بە سیستم بەرگری لەش یا ئەو سیستم دفاعیە، بەڵام ڕیشەکە ئیلتیهابێکە. سیستم بەرگری لەش بەهۆی شتوایی کە ئەیکات بۆ هێرشە کە ئەیکاتە سەر سلولگەر یا خانگەر ئەسلی پێس ئەو نەخۆشیە دروستەکە. نەخۆشیەکە بەربڵاوە، ئامارێکی دروستی نییە، بۆ وێنە لە ئەمریکا ئاماری هەیە کە 3% کەسەکان تووشی ئەو نەخۆشینەن، بەڵام هەر ئەو دەرسەدە لە کولی عاڵەمە هەیە، هەر 2 تا 3% یا بەواتایەکی تر 125 ملیۆن کەس لە کۆی زەوینە تووشی ئەو نەخۆشی پێسی سۆریازیسن. ئەم نەخۆشیە علایمگەرێکی هەیە، علایمەکانی کە زاهرە من لەسەر پێستە، وەکو ئەوەی کە زبرەوێت، دوای پلاکگەرێ یا سەفحەگەرێک لەسەری دروستە بێت کە ئەو سەفحەگەرە ئەگەر ئەتوانێت خۆی ئۆتۆماتیکت داکەوێت، یا ئەوەی کە ئەو کەسە خۆی بەدەست هەڵی بکەنگێت، یعنی زبرە پێسەکە لەوێ زبرە بێتەوە، ڕەنگ ئەگۆڕگێت، ئەتوانێت لە هەموو شوێنێک لە لەشە خۆی نیشان بدات. لەم وێنەکە ئەی بینن یەکی ئەوەی کە جۆرەکانیە، ئەتوانێت هەر شێوەیەکی پێسی بێت، یان ڕەنگەی سوور بێت، ئەتوانێت وەکو زیبکە یا جۆش خۆی نیشان بات، کە لە بازش حاڵەتیشە ئەو زیبکە یا جۆشە ناوەکەی شلەمەنی یا مایعەتە، یا ئەتوانێت هەرەوە پێسەوە بێتەوە. لە هەر شوێنەکە کە پێس بێت ئەو نەخۆشیە ئەتوانێت خۆی دەرخات، بۆ وێنە لە سەریشە لەو شوێنەی کە قژ ئەڕوێت، یا هەروەکە لەم وێنەی شابینن نینوکەرژیەکە لەو شوێنانن کە توش بەم نەخۆشیە بن، نەخۆشی پێسی سۆریازیس، و ئەو نەخۆشیە لە نینوکە کەمێک دەرمانەکەی بەراورد بازی شوێنگەرتر دەرمانەکەی زۆر سەخت و مشکلە. ئەوە پێشەکی بڵێم کە ئەم نەخۆشیەکە کە ناگوازرێتەوە، یانە لە کەسێکە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە. ئەگەر کەسێک کە توش ئەو نەخۆشیە بوو نابێ خۆیشی مەحدودە و کاتەوە، بۆ وێنە کە ئەو یەکێک لە نیشانەکانی ئەوەیە کە ئەو شوێنە پێس سوورە بێتەوە، یا ئەوەی کە پلاک یا زبری کە ئەو کەسە ناوێ خۆی مەحدودە و کاتەوە، و ئەو کەسانەی کە ساقیشن کە ناوێ بترسن لە ئەوەی کە ئەو توشە ئەو تووشی ئەو نەخۆشی پێسیە بن، یانێ بگوازرێتەوە. مەبەستەوەم بێ کە ئەم نەخۆشیەکە کە ناگوازرێتەوە، بەس ئەو کەسە تووشێ بێت. بەڵام هۆکارەکانی یا سەرچاوەکە هەروەکە وتم بە 100% نەیانزانیوە، بەڵام اتفاقێکە هەیە لەسەری سەرچاوی ئەو نەخۆشیەکە کە بە سیستمی بەرگری لەش یا سیستم دفاعی بەدەن نەیزانن، کە ئەو سیستم دفاعیە بە پێچەوان ئەو سلولگەرە کە سلولگەرێکی لەشە وەکو سلولگەرێکی بێگانش ناساییانەکات، و
تووشی ئەو ئیلتیهابی پێسیە ئەبێت. ئەتوانێت وتم نیشانەکەی ڕەنی پێس بگۆڕگێت، ئەتوانێت لە هەموو بەشی پێسە خۆی نیشان بدات، بەڵام زۆرترین بەشێکە خۆی لە لەشە نیشانەدات ئەژنوەکانە یا ئارنجە، کە ئەوانە زۆرترین بەشن کە خۆی ئەتانی وێچکە بات. لە حاڵەتە هەر شوێنێ پێسی بێت ئەتوانێت خۆی نیشان بدات، لە حتا لە پەڕەی گوێچکە، لە بێخڕانە، لە بین پەنجەکانە، یا لە بین ئەموسەکانە ئەتوانێت ئەوانە خۆی نیشان بات و ئەو نەخۆشیە زهور بکە. لە کولە کارشناسان بڕوایان وایە کە ئیلتیهاب سەرچاوەی ئەم نەخۆشیەسە، کە ئەتوانێت لە هەروەکە وتمان لەو جێگەرەکە جومگەکانە یا حتا لە سەرچاویش تەسیراتی خۆی دابنێ. سەرەتا پێس بڵێن، پێس یەکەمین سەنگەرە بۆ لەش کە محافزە دەکات. پێس دەور و نەخشی خۆی هەیە، یەک بەر بە میکرۆبوچ دەگرێت کە بڕنە ناو لەشەوە، دوو تەنزیمی دەمای بەدەن، یعنی ئەو گەرما واکنوشێکە لە گەرمی و سەردیە بۆ وێنە لە گەرما هەوڵەدات فێنکە و کاتەوە کەسە ئەوەی ئارەقەکات، یا لە سەرما ئەڕواتە یەکە بۆ تەنزیمی دەماکە ناڵێتە لەش سەردۆ بێتەوە. و لەم وێنێشە کە ئەیبینن ساختمانەکەی ئاناتۆمیەکەی وا دەسەبەنیان کردووە بە سێ بەش تەقسیمیان کردووە، بەشێکی کە ناوەڕاستە یا بەشی دەرونیە کە درمی پیاڵێن کەروە لەم وێنە ئەیبینن. ئەو بەشەی کە درم ئەو بەشەیە کە دەمارەکان خوێن، چەند مووی ڕەگە خوێنبەرەکان ئەوانەی کە خوێن تێرن هانە ئێرە، عەسەبەکان هانە ئێرە. قسمەتی سەرەوەی کە بەشی دەرەوەیە، بەشی خارجیەکەیە کە بە ئیپیدرمە ناسرێت، و خواریشە کە هیپودرمە ئەو بەشەسە کە چۆری هاتیە. بەڵام نەخۆشی سۆریازیس ئەو حمڵە کە ئەو ئیلتیهابە لەکوێ دروستەوێت لە بەشە ناوەڕاستەکە، یا ئەو درمە کە لەم وێنە ئەیبینن لەوێ ئیلتیهابەکە دروستە بێت. ئەو بەشەی کە ئەوێتە هۆکارێک کە سیستم ئیمنی لەوێ ئەو اختلالە دروستەکات، ئەو سلولانە ئەمرن، کاتێک کە مردنێتر سلولانە سەرەوە لە سلولێکی نۆرماڵیشە، یعنی لە پێسێکی نۆرماڵ و تەبیعیە، ئەو خانگەر پێسە ئەو سلولگەرە هەروە بەرەو سەرەوە تێن کە گەیشتنە سەرەوە لەو بەشی سەرەوە ناوکەکەی یا هەستەکەی ئەمرێت، دوای ماوەیکە و ئەو پێسە ئەڕژێت تێتە خوارەوە، ئیزە یا بە شۆردن یا ئەوەی کە لە حەمامە یا لە حاڵەتێکی تەبیعی ئەو پێسە خۆی تووشی ڕیزش یا هاتنە خوارەوە تێت. ئەو پرۆسە لە ئینسانێکی سالمە، لە پێسێکی سالمە 4 هەفتە ئەخایەنێت، بەڵام لە کەسێکە کە تووشی سۆریازیسە ئەو ماوە ئەبێتە 3 ڕۆژ تا 4 ڕۆژ، یعنی ئەو پێسە هەر 3 ڕۆژ 4 ڕۆژ حاڵەت ڕیزشی هەیە. علایمەکەیشی جۆرێکە کە ئەو کەسە خۆی ئەتوانێت یا ئەو پێسە مردووە بەرزە بێتەوە، دوایەوە تووشی ڕمانە ڕیزشە بێت کە یا ئەو کەسیش خۆی توانێت هەڵی بکەرێتەوە. بەڵام هۆکارەکانی چین؟ هۆکارەکانی کە وتمان ئەو سلولگەرێکی ئیلتیهابیە لە بەشی ناوەڕاستە کەی پێسە کە درمی پیاڵێن دروستە بێت، دوایەوە ڕشت دەکات و گەورە بێت، گەشەکە تێنە سەر لە سلولگەری دەرەوە، ئەو ڕیزشە ئەو نیشانەی عەلایمگەرە خۆی زۆرتر نیشانەوە، هەروەکە لەم وێنێشە ئەیبینن کە لە جۆنگەی مەچەکە خۆی نیشانداوە کە سۆریازیسە. نیشانەکان هێرواوتمان کە ڕەنگ ئەگۆڕگێت، ڕەنگەکە بەر سووری ئەڕوات، یاتوانە ڕەنگی تر، وەلی لە کولە ئەو حاڵەت پێسە ئەو پلاکگەرە ئەو سەفەگەرە کە لە سەری دروستەوەن ڕەنگەکەی ڕەنگە بەرەو لای نقرەی ئەڕوات، ڕەنگی نقرەی هەیە. ئەم سلولگەرە لەسەر پێسە کووەبنەوە، ئەتوانێت لە هەموو شوێنێکە بێت، نیشانەکەی هەروەکە ئەبینن ئەتوانێت زبری بێ، یعنی هەڵس بەرامەدە بێت ئەو شوێنە،
پێسپێسەوە ئەبێتەوە ئەو برینە ئەو زەخمە پێسپێسە ئەوێتەوە هەڵاوسان یا وەرە میشەکات یانە نسبەت بە سەطحی پێس کەمێ بەرزترە گۆڕانی ڕەنگەکەیش کە زۆرتر سووری خۆی نیشانەدات ئێمە ئەیبینین لە هەر شوێنێکیژە ئەتوانێت بێت لە ئەتوانێت لە سەرە بێت لە بێخرانە بێت لە هەر کوێنێکە کە پێس بێت ئەو نەخۆشیە هەیە حتا لە نینوگەکانیشە کە ئشارەمان کرد ئایا ئەمە نەخۆشیکی پێسیە بەڵێ ئەمە نەخۆشیکی پێسیە بەڵام ئەم نەخۆشیە پێسیە نەخۆشی نییە کە لە کەسی ترەوە گوازراوێتەوە بۆ وێنە نەخۆشیکی قارچی نیە قارچی ئەگوازرێتەوە بەڵام ئەمە نەخۆشیکە کە سەرچاوەکەی نەخۆشیکی ئیلتیهابەکەیش کە ڕەتی هەیە بە سیستمی بەرگری لەشەوە کە بە شێوەیەکی اشتباه شناسایی سلولەکان ئەکات و ئەو سۆریازیسە یا ئەو سەدەفە دروستەکاتە دیارە کەسێک کە سۆریازیسی بێ مەترسی یا خەتەریشی هەیە کە بڕواتە سەرەوە مەترسی نەخۆشیگەرێکی تر وەکو نەخۆشی گەرددڵ یا سەرەتان یا نەخۆشیگەرێکی ئیلتیهابی کە ئیلتیهابی ناوسک ڕیخۆڵە بەتایبەت یا ڕوودا و هەروەها لە نەخۆشیگەری کە ڕۆماتیزمیە ئەوە ئەتوانێت نیشانەکەرێ بێت کە کەسێک کە سۆریازیسی بێت احتیمالی خەتەر و مەترسی بۆ توشبوون بۆ نەخۆشیگەریشە نیشانەدات. ئایا ڕێگەیەک هەیە بۆ چارەسەرکردن بۆ دەرمانی نەخۆشی سۆریازیسی ئەم نەخۆشی پێسیە؟ دەرمانێکی لە سەدە دروست نەبوو بە ئەوەش بڵێم کە ئەم نەخۆشیەکە کە دەرمانی نییە مادەم العمرە بەڵام شدەتی ئەتوانێت بێتە خوارەوە کەم و زیا بکرێت ئەویش بە چۆنیەتی گۆڕینی شێوەی ژیانە یا وەکو ڕژیم غەزایی چۆن بیگۆڕین چه تەسیراتێکی هەیە یا ڕژیم غەزایی چۆن بەرەو خراوتربوونیەوە یا چۆن بەرەو باشتربوونیەوە. دیارە دەرمانی کە هەیەی معموڵن لە دەرمان یا پۆمادگەرێک استفاده کردگە یا مەڵهەمگەرێک استفاده کردگە کە ئەو مەڵهەمانە کورتونن جیالەوە بەستگی هەیە ئەگەر شدت علایمەکە زۆر بێت ئەتوانن لە داروگەرێکی تەزریقی کە ڕیشەگەر زیینویان هەیە بیولوژیکیان پێڵێن لەوانە کەڵک وەربگرن. لە دەرمانی خۆراکیش هەیە بەڵام زۆر استفاده ناکرێت لە بازی شوێنیشە لە ئەشعە یا لە نور استفاده کردێ بۆ دەرمانی بەڵام زۆرترین دەرمانی کە بەکارە برگێت پۆمادە مەڵهەمە کە بۆ ئەم نەخۆشیە بەکاریەوە. بۆ خواردنیش کە دیارە دەستورگەر خواردن ڕژیم غەزاییگەرێکەوەن کە ئەو ڕژیم غەزاییگەرە ئەگەر ڕایەت کرێت علایمەکە نیشانەکانی خوار و ژووری ئێمە ئەتوانین مشاهدە بکەین یعنی تەسیری کە ئەو خواردنگەرە ئەو ڕژیم غەزایی هەیەی لەسەر ئەو نەخۆشیە. بەڵام مدیریەتەکەی چۆن هدایەت و مدیریت ئەو نەخۆشیە کردی ئەوانە داناوە کە ئەبێ ئەو کەسێکە خۆی تووشی نەخۆشی سۆریازیسە نەخۆشی پێستی سۆریازیسە یا سەدەف خۆی مدیریەتەکەی کە خۆی تەقبوڵی ئەو مەسئولیەتەکات. هەروواکە وتمان دەرمانێکی 100% وجودی نییە دەخۆشیگە مادام العمرە بەڵام علایمەکەی کەم و زیاکات ئەبێ ئەو کارانەی کە تووشی ئەوایە کە ئەو ئیلتیهابە کەمەوە بێتەوە ئێمە ئەوانە ڕعایەتکەین. بۆ ڕژیم غەزاییەکەی یا چه جۆر خواردنێک ڕژیم غەزاییەکەی یەکێکی ئەوەسە بەرگری بکەین لە خواردن بازێک لە مەواد غەزایی یەکێک ئەوەسە کە بەرەو پیری بازێ لە مەوادی تر کە قازانجی زۆرترە بۆ بەرگریکردن یا ئیشنابکردن لە ئەو خواردنگەرە کەوتویانە معموڵەن ئەو خواردنگەرەی کە فەراوەریە بن وەکو گۆشتێک کە فەراوەریە بەتایبەت کالباس و سوسیس یعنی خواردنی کالباس و سوسیس یا گۆشتگەر فەراوەری ئەوانە ئەتوانێت ئەو علایمە زۆرتر نیشان بێت ئەو کەسە کەمە ئازیەتی بێت حتا تووشی خورین بێت لەو شوێنێکە ئەو زەخمگەرە هەیە
یا ئەو پێست دروستکردنە سرعت پێیاکە، یا ئەتوانێت کە محەوەتەکەی بەر بڵاوتر بێتەوە، پانتر بێتەوە، سەتحێکی زیاتر تووشی نەخۆشی سۆریازیسە بکات. جیا لەو سوسیس و کالباس شیرینیش دەور و نەخشخۆی بینێتەوە، شیرینی جات قەن ئەوە خواردن بێتە خوارەوە، ئەتوانێت بەرەو باشتر بوون، بەرەو باشترکردن ئەو نەخۆشیە ئەو کەسە بووات. واروان نوشابەگەریش کە وا تەوسیەکراوەکە نوشابەگەرێکە پیپسی کوکاکولا مەسرفیان نەکردێت، یا ئەگەر مەسرفیش کرد زۆر زۆر کەم مەسرف بکرێت. بەڵام جیا لەوان ئەمانە کە ڕژیمگەرێکی خراپن بۆ ئەم نەخۆشیە، ڕژیمگەرێکی باش کە هەیە تەوسیا کردێتە میوە جایگوزین کرێت، جایگوزین قەند یا شەکەر یا ئەو مواد قەنیەکە استفاده کرێت. سەوزەوات هەموو سەوزەواتی ئەتوانێت دەور و نەخشی خۆی بێت لە چاکتربوونەوەی یا کەمتربوونەوەی ئەو ئیلتیهابەی کە لە نەخۆشی سۆریازیسە خۆی نیشانەدات. جیا لەوەیشە متاڵعەیەکە لە ساڵی 2018 ئەنجام دراوە، ئەو شوێنانەی کە بەناو ڕژیم مدیتەرانەی ئەناسێت چۆن ئەو شوێنانە سەوزەوات و مێوەجاتیان زۆرترە، زانیویانە کەسانێکیش کە نەخۆشی سۆریازیسیان هەیە بە نسبەت ئەو کەسانێک کە ئەو ڕژیم غەزاییانی سەوزەوات و میوە بەکارنایرن علایمەکەی زۆر زۆر خەفیفترە، عەزیەتکردنەکەی زۆر زۆر خەفیفترە. هەروەها تەوسیە کراوە کە مدیریت کرێت لەسەر کێش یا لە وەزنە، ئەگەر وەزن بێتە خوارەوە ئەتوانێت تەسیر و دۆڕ و نەخشێکی مثبت و پۆزیتیڤی بێت لەسەر ئەو ئیلتیهابە، یعنی نیشانەکانی کەمترە بێتەوە. متاڵعەیەکی تریش کە لە ساڵی 2020 ئەنجام دراوە وتویانە ئەو کەسانەی کە ئیزافە وەزنیان بووگە یا تووشی قەڵەوی بوون، بەرنامەیەکی یان بۆیان داناوە کە کێشیان وەزنیان بێرنە خوارەوە، بەرنامە 10 هەفتە درێژەی کێشاوە کە 12% وەزن هاتووەتە خوارەوە. بۆ وێنە کەسێک کە 80 کیلووە 8 کیلو 9 کیلو وەزنی دابەزیوە، متوەجی بووگن لە 50 تا 75% ئەم کەسانێک کە وەزنیان هاوردۆتە خوارەوە ئەو علایمە هاتووەتە خوارەوە، کاهش یانێ هاتنە خوارەوەی نیشانەکانی عەزیەتەکانی ڕەوسەکەوتم ئەتوانێت زوو پێس بخات، تووشی خورین بێت، سووریەکە لە ئەناز بە دەربێنە سوورێکی تۆخە. ئەو متاڵعات لە 2020 کە ئەنجام دراوە ئەو دەور و نەخشی کێش یا وەزن چە دەور و نەخشێکی هەیە ئەویشیانە ثابت کردووە. عادەتگەرێکی تریش هەیە جگەرە کێشانە، جگەرە کێشانیش ئەڵێن کە دۆرێکی مستەقیمی هەیە لەسەر نەخۆشی سۆریازیس، ئەوەیە کە تەوسیا کردێ و کەسانە جگەرە نەکێشن یا جگەرە تەرک بدەن. ئەلکولە، مەصرف ئەلکول زیاد لە حەد ئەتوانێت عەلایم سۆریازیس علایمەکەی تشدید کاتەوە، ئەوەشە تەوسیاکن کە مەصرف بێتە خوارەوە. هاتوچووکردن، جوڵانەوە، فعال بوون ئەوەیشە دەور و نەخشی هەیە بە نسبەت ئەوە کەسانی کە فعالیەتی جوجۆڵیان کەمە علایمەکە خۆی زۆرتر نیشانات. ئەو علایم جموجۆڵە بۆ وێنە کەسێک هەیە کارەکەی ئەوە جموجۆڵێکی تیان نییە، فعالیەتێکی تیان نییە، هاتوچووکی تیان نییە، مەبەستەوەی کە نیشانەکانی سۆریازیس لەوان زۆرتر خۆی نیشانەدان. خەویش وتویانە کەسانێک کە 7 بۆ 9 ساعت لە 24 ساعتەکە کە خەویان هەیە ئەوە تەسیرێکی باشی هەیە لەسەر سۆریازیس بە نسبەت ئەو کەسانێک کە خەویان کەمە. هەرچی خەو کەمتر بێت ئەوانێک کە تووشی نەخۆشی سۆریازیسن علایمەکەی شەدیدترە. یەکێتر لە سەرچاوەکان کە تقریباً 88 تا 90% کەسانێک کە تووشی نەخۆشی سۆریازیسە بن ئەگەر پرسیاریان لێکردگێ پرسشنامەی بنێت کە بەردەستیان یا دوکتۆرە پرسی لێیان ئایا ئسترس لە ڕاوکەیان هەیە، 88 تا 90% ئەو کەسانە جوابەکەیان ئەرێ نییە، یانێ ئەڵێن کە
ئسترسێکیان هەیە بۆ وێنە دڵە ڕاوپێکیان هەوە بیرێکەکەنەوە لە شتێک کە ئسترسیش حتا وەکو دایانێ لە سەر چاوەکانی ئەو نەخۆشیە ئەناسرێت و کە ئەتوانێت دەور و نەخشێکی وای بێت کە علایمەکە لە سوریازیسە بڕواتە سەرەوە. مەصرف ڤیتامینەکانیش کەوتیانە باشە لە کول لە ڤیتامین مەصرفی هەم بۆ پێست باشە چۆن پێست هەروەکە شارەمان کرد جیا لەوەی کە یەکەمین بە یەکەمین سەنگەری لەش ئەناسرێتی چونکە لە دەرەوە کە میکرۆبێ بێت یەکەمین سەنگەرەکە پێسە جیا لەوە دەور و نەخشی هەیە لە ڕتوبەتی خۆیە ڕتوبەتی پێسە و هەروەها بۆ تەنزیمکردنی دەمای بەدەنە بۆ وێنە لە گەرما پێس ئارەقەکە بۆ فێن کەوکاتەوە کەسە یا پێچەوانەکەی لە سەرما خۆی ئەواتە یەکە بۆ ئەوەی کە دفاع بەرگری کات لە یا تەنزیمی دەما کات ئەوە یەکە بۆ پێسێکی سالم هەن مەصرفی ڤیتامینیش وتویەکە بۆ پێس لازم و زەروریە بەتایبەت بۆ پێسێک کەسانێکە تەمەنیان نەڕواتە سەرەوە میزانی نمو و ڕتوبەت و شۆی پێس تێتە خوارەوە بۆ ئەوانیش ئەڵێن کە بەکارهێنانی ڤیتامین مسمر سەمەرە. سۆریازیس نەخۆشیەکی بەربڵاوە نەخۆشینەکە ئەوەیە کە بزانین کە ناگوازرێتەوە ئەو کەسانیش کە تووشی ئەو سۆریازیسن نابێ خۆیان مەحدود ئەوکەنەوە مەحدود لەو بارەو کە شاید حەز نەکەن بۆ بازی شوێنێ بڕۆن بۆ بازی شوێنێ چن بۆ وێنە بۆ ئستەخر بۆ مەلەکردن ئەو نەخۆشیە بە هیچ شێوەی بڵاو نابێت و یان لە کەسێکە بۆ کەسێک ناگوازرێتەوە 125 میلیۆن کەس تووشیان و سۆریازیس تقریبا لەو کشوەرگەرێکە هەن لە عاڵەمە نیوەیان ڕۆژێکیشیان دانراوە کە ئەگەر هەڵە نەبم لە پاییزە زستانە کە ڕۆژ بە نەخۆشی ڕۆژ سۆریازیسە نەخۆشیێکی بەربڵاوە وەکەوتم ئامارەکەی 125 میلیۆن کەسن لە سەرگۆی زەوینە دیارە تاقیقات لەسەر یەکرگێت چۆن بۆ نەخۆشینگەرێ وەک نەخۆشیگەر ڕۆماتیزمی ئەتوانن بڵین کە دانی لە نەخۆشیگەر علایمە نەخۆشیگە ڕۆماتیزمی تانە خۆی وەکو سۆریازیس نیشان بدات کە لە جومگەکانە خۆی زۆرتر ئەو علایمەکە وتمان قرمزی یا سووری پێس یا ئەوەی کە پێسە بێتەوە خۆی نیشانەدە. حتمما لە بەرنامەکانی داهاتویشە چۆن یەکێک لەو نەخۆشی پێسی گەرەسە کە زۆرتر بابەتە علمیەکان یا تاقیقات لەسەر یەکرگێت من یەکشت کە لە ئەم بەرنامەیە ئەوای بموتای بەهۆی فەرهەنگ و کولتور بازی شوێنگەر فەرهەنگ و کولتور جۆرا و جۆرە بە شێوەی کە لای خۆمانەوە کەسێکە ئەڕوا بۆ حمام و ئستەحمامکردن کیسای کێشێت یا لیفای کێشێت ئەو بەپای بازی جێگەوتم فەرهەنگ و کولتورەکە هەیە ئەڵێن کە شاید لە مەنابعێکی خارجیە ئەوە نەبێت بەڵام لە لای خۆمانە ئەو کەسانێک ئەڕۆن بۆ لای دوکتۆرپیان ئەڵێن کە حتمەنە ئەرگەر ئەڕنا حمام ئەو شوێنگەرە لیفەی زبر مەکێشن پێ یا کیسەیش کە بە کولی مەمنوعە. لە ڕژیم غەزاییە یەک چتریش کە لە منتەقەی خۆمانە هەیە کە زۆرە گوێز و بام و ئەگەر گوێز و بام فەراوەری نەکردن بە تەبیعیەکەی بێت ئەو دەور و نەخشێکی چاکی هەیە بەڵام میسە بام فەراوەریە کردێ زۆرتریش بۆ مناڵانە یا مەوادێکی لیان دۆرەکەی شیرینیە یا بام زەوینی یا بام مەعموڵی هیچ فەرقی ناکە بۆ کەسانێک کە سۆریازیسیان هەیە ئاخرین تاقیقیش ئەوە بوو بکە بۆیان باش نییە یانێ بام یا گوێزێک کە فەراوەری کراوێت دەستکاری کراوێت تەبیعیەکەی ناتەبیعیەکەی هیچ مشکلەیەکی نییە. بینەران خۆشەویست لێرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان تا بەرنامەی تر و دیدارێکی تر لەلایەن خۆم و
هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ گلایتان بە ئاواتەخوازی.